کوڕە بچووکەکەی تاالبانی لەم بانگەشەیەدا پەیامێکی ڕوون و ڕاشکاویش دەدات بە پارتیەکان کە ئێستا یەکێتی حزبێکی بەهێزە و یەکێتیەکەی 10 ساڵ لەمەوبەر نییە. ئەو دەڵێت حکوومەتی داهاتوو پێک ناهێنرێت ئەگەر یەکێتی تێیدا هاوبەشی ڕاستەقینە نەبێت. بە ڕوون و ڕاشکاوی بە مەسرور بارزانیش دەڵێت ئەوەی لە کابینەی نوێیەم ئەنجامتدا ئەوا لەم کابینەی دەیەم بۆت ناچێتە سەر. پارتی نەیتوانی بەبێ یەکێتی حکوومەت تەشکیلکە. ئەمە ئازایەتی ئێوە بوو. قەراری کاک بافڵ بوو، بەڵام دەنگی یەکێتی بوو کە هاوسەنگی هێزی گەڕاندەوە. ئێستا بە دەنگی یەکێتی ئەتوانین ڕێڕەوی حکومڕانیەکە ڕاستکەینەوە. کاک بافڵ بەڕوون و ئاشکراوەتی وتی حکوومەتێک تەشکیل نابێ ئەگەر من ڕازی نەبم بێ. ئەویش ڕازی نابێ ئەگەر ئەو حکوومەتەی کە تەشکیلە بێ لە هەرێمی کوردستان خزمەتکاری تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان نەبێ. و ئەم پەیامەمان بەڕوون و ئاشکرا گەیاندووە بە پارتی دیموکراتی کوردستان.